تۆرە CNN یانوچیان لەسەر زارێ ژێدەرێن وەزارەتە بەرەبانی ئەمریکا بەڵاو کرد و بەری دەستپێکردنا پرۆسەیە ڤەکشانە هێزن ئەمریکیژ سووریێ پنتاگۆنە ئەمریکی و هێزن لەشکری یێن و بشینێ سووریێ لە گۆریک و تۆرە CNN یانوچیان لەسەر زارێ ژێدەرن پنتاگۆنە ئەمریکی بەڵاو کردی ژێدەرێن پنتاگۆنە ئەمریکی دانا خویاکردن کوشاندنە هێزن لەشکری یێن و بۆ نافخاکە سووریێ ژەعالیە بنتاگۆنێڤەمە بەس جێدابینکردنە ئەو لەهیەیەش بۆی پرۆسەیە ڤەکشانە هێزن ئەمریکی ژنافخاکە سووریێ هەمان تۆرانوچەیان دازانین و بنتاگۆنە ئەمریکی نەجهویان جی هەژمارە لەشکرن خۆێن کوێ بشێنێ سووریێ دیارکردە لێتەنێ ئەشکارەکرد و پرانیا وان هێزن کوێ وەرنە شاندن وێ هێزن بەژایی بن تۆرە CNN ئەمریکی ئەشکارە کرد و مەبەست شاندنە هێزن بەژایی بۆ نافخاکە سووریێ دابینکردە ئەو لەهیەیەش بۆی پرۆسەیە ڤەکشانە هێز و ئاڵاوێن ئەمریکی ژنافخاکە سووریێ هەروەها تۆرە نەڤهاتی دازانین و ئەو هێزن بەژاییەن کوێ وەرنە شاندن بۆ سووریێ وێ لە هەژمارێک دەڤەر وەرنە بەڵاوکردن بێک و ئاماژە بە دەمێ پرۆسەیە ڤەکشانێ بدێ ئەو ژێژ بەرسەدەمێن ئەو لەهی و بە تایبەتی پشتی گەف خواردنن ڕێخستنە تەرۆریستیە داعش و هێزن ڕژێمە ئەسەد و میلیسیاتن ئێرانیەن و پشتەوانیە چەکدارن ڕژێمە ئەسەد دەکەن بریارە شاندنە هێزن بەژاییەن ئەمریکی ژ بۆی سووریە پشتی وێشەندەتێک و ڕێخستنە تەرۆریستیە داعشێ دوو کریارên تەرۆریستی لە دژی هێزن ئەمریکی لە باژارێ من بجەیە سەر بە حەلەبێڤە و باژارۆکێ شەدادەیە سەر بە حەسەکێڤە ئەنجامدان و دە ئەنجامی دەژی چوار لەشکرێن ئەمریکی هاتنە کوشتن و دوێدن بریندار بوون. بەریا دوو ڕۆژان ژێدەرێن ڕاگەهاندنێ ئاشکارەکردن و هێزن ئەمریکیەن لە سووریێ دەمینن خوا ئامادەتکردن و بە تەمامی ژێ سووریێ ڤەکشن ئەو ژی بێک و دەمێ ڤەکشانێ بدنە خویاکردن هەروەها ژێدەرێن ڕاگەهاندنێ ئاشکارەکردن و هێزن ئەمریکی دە هەمان دەمێدا چەکدارن قەسەدێ پڕ چەک دەکەن